ئەمە پاسەپۆرتی منە کاتێک ئەمەوێ گەشت بکەم بۆ هەر وڵاتێک یاخود لە وڵاتێکەوە بچمە وڵاتێکی تر بۆ بێتوانە بگەڕێمەوە پێویستە پاسەپۆرتم هەبێت و بەکاری بێنم. لە ئێستادا هاوشێوەی ئێمەی مرۆڤ دارێک هەیە لە شاری هەولێر کە داری زەیتونی پێڵێن، هاوشێوەی ئێمە بە هەمان شێوە پاسپۆرتی هەیە. ئەمە پاسپۆرتی ئەم دارە زەیتونەیە. کاتێک ئەم دارە گەیشتۆتە هەرێمی کوردستان بەو پاسەپۆرتە داخل بووە. ئەم پاسەپۆرتە وەکو ئەو پاسەپۆرتی من چەند زانیاریەکی هاوشێوە هەیە کە هەردووکیان کۆدی تایبەتی خۆیان هەیە و هەروەها ناوی وڵات تێدا نووسراوە و هەروەها ئەو شوێنەی کەوا لێی دەرچووە. جا ئێستا بە وردەکاری زیاتر و زانیاری زیاتر لەگەڵ کاک عوسمان کە سەرپەرشتیاری نەمامگەی هێبن فلەوەرە قساکەم سەبارەت بەم پاسپۆرتە. کاک عوسمان سڵاوت لێبێت. سەرەتا سڵاتان لێبێت، زۆر بەخێر بێن. زۆر سپاس. ئەگەر وەسفێکی ئەم پاسپۆرتەمان بۆ بکەی ئەم دار زەیتونە، ئەم پاسپۆرتە چییە و چ جیاوازیە یاخود چ هاوشێوەیەکەی لەگەڵ پاسپۆرتی ئێمەی مرۆڤ؟ خۆی سەرەتا کاک ڕێباز ئێمە زۆر دار هاوردە دەکەین لە وڵاتانی دەرەوە، ئیسپانیا و ئیتالیا بە تایبەتی. یەکێک لەو دارانەی کە پلانت پاسپۆرتی خۆی لەگەڵدایە دار زەیتونەکانە. ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کە داری زەیتون ئیسپانی بە تایبەت لەبەرەوەی زۆر بە تەمەنن و لە نرخیشدا جیاوازن، دارێکی گرینگە دەتوانم بڵێم یەکێکە لە گرنگترین و جوانترین دارەکان، لەبەر ئەوەیە کە پلانت پاسپۆرتی خۆی لەگەڵدایە وەک دەبینن ئیشارەتی بە وڵاتی ئیسپانیا کردووە، ئاڵایەکێتی ئەوروپامان هەیە، کۆدی ئەو وڵاتی کە بۆی داخل دەبیتن، یعنی ئیشارەتی بە هەموو ئەوانە کردیە لەبەر گرنگی دارەکە و لەبەرەوەی زۆریش زۆرن لە بازار بۆ دڵنیابوونی کڕیاریش پلانت پاسپۆرتێک لەگەڵ هەر دار زەیتونێکدا ئەوانەی کە لە ئیسپانیاوە هاوردە دەکرێت.